سلاو ریز گهدارین ریزدار و دلدار اس احمد بروجی دوی خلکیت از دی بحثا کسی که بکم کما حمیان ناوی وی بهیستی و ام شعراوی بناوی ای رقیب باش دزانن ما بس نامن شاعر و پاریزر دلداره باورم وجه گلکان وکه من دزانی او دهمان دمیده پاریزر جیبو دلدار ناسناوی ویه دناو خلق داوک دلدار شاعر دهات ناسین ناوی وی راستی یونس مل روفه Podcast Kurdi qise dike. Ji podcastkurdi.com û hemû platformên podcastan hûn dikarin li me guhdar bikin. دلدار سال 1918 ده لناوچه کویا هوليري هاتیه دنی مل روف یعنی باوی دلدار فرمانبری نفوسی بو جبر کاری فرمی مال خود دبن رانیه دلدار لبر دست به دبستان سرطایی دیگه لی پشتی دمه که باوی ویجی کارتی دورخستن مجبور دبن دی ساوه دیگرن کویه دلدار لکویه دبستان سرطایی تمام دکه و لحولیری جی دبستان نواندی دخونه دلدار هر جه زاروکاتی حز شعری دکه شعرین حجی قادر کویی نشتمانی جی دخونه شعرین نالین اونداری جی دخونه شعرین شاعرین وفایی به کس و پیرمرد دخونه و جبره دکه پشتیوان هولدانان ایدی حز دکه شعران بنویسه و بلاو بکه دلدار شاعر یکم شعر خو سال 1935 جان دنویسه و شعری لحولیر د کوارا روناکی دا بلاو دکه سال 1936 بو یکم سالیا کوارا روناکی جی شعرکی دنویسه بشک جوی شعری وهایه دلدار شاعر بو کوارا روناکی ناوت چند لام خوشه عالم بسایت دلی پر خوشه و طاری رویی در کوت روناکی به علم و فن و رخساری پاکی شعله بخشی کرد لکه و بستان زیندوی کرده و علمی کردستان به هوی روناکی هلستاین لخو بریمان خست نحسی و شومی شو مجده بی وطن خاکت روناک بو بسایه شوقی لاوت چالاک بو دلدار پشتی لحولیر دبستان نواندی دقدینه لکرکوک لیسه دخولنه و دسال 1940 ده بر به بغدای و دچک و فاکولته حقوق بخونه سال 1945 زانینگه دقدینه و دبه پاریزر دلدار گوال بغدای زانینگه دخونه جبر چالاکی سیاسی بو دمک کرد زندانی کرن جی دلدار کسکی چالاک بو سکرتری حزبا هیوا بو وک درفتک دزانم لور بحثا حزبا هیوا جی بکم چمکی هیوا وک دایکا پارتیین کردستانیه سال 1937 خواندکارین کرد کومله دارکر آوادکن دلدار یک ج دامزرینرین و کوملیه کومله مزن دبه بریار ددن ببن پارتی حزبا هیوا د سال 1938 ده تی دامزراندن د سال 1944 ده هیوا هل دوشه و بناوین شورش و رزگاری دبه دوبش پشت را بگشتی کادروین شورشی دکیون نوا پارتیا کمونیستا عراقی و کادروین رزگاری جی دکیون نوا پارتیا دموکراتا کردستان که هیج نو آوا ببو. هیجای گوتنی بیجم لگوری یک ج اندامین حزبا هیوا مکرم طالبانی ناوی هیوا ج جمعیتا هیویتی که ده سال 1912 ده لستانبول هاتو بو آوا کرن. سروکی حزبا هیوا رفیق حلمی خواستیه وی ناوی دیسا زندی بکه. اگر امون سر مجارا که ای رقیب لکو و کنگی هاتیه نویسین لسر وی که زانیاری که تقزنینه دیوان دلدار یکم جار سال 1961 لحولیری جعالی چاپخانه کردستان هاتیه چاپ کرن دوی دیوانی ده جه و تاریخ انگلک شعران لسر هاتیه نویسین لی لسر ای رقیب تنی کرکوک هاتیه نویسین تاریخ لسر نینه ده بیرانین دلدار ده جی بحثاوی که نه هاتیه کرن فرهاد پیربال ده کتابا خوایا بناوی آلا کردستان ده دویجه دلدار دناو سال 1930 ده ای رقیب نویسیه و جبو آلا لسر کوارا هواری نویسیه فرهاد پیربال تشتکی بالکی جی دبیجه دلدار اندام خویبونه بو لگوری هوتمن دلدار ای رقیب دناوبر سال 1937 و 1940 ده هاتیه نویسی چمکی دلدار و دمه لکرکوکی لیسه دخواند آواز ای رقیب جی جعالی شیخ حسین برزنجی لکرکوکی هاتیه دانین امل سعدی روف کبرازیا دلداره دبیجه من جباوی خو بهیستیه دلدار لکرکوک ددما خواندن ده ای رقیب نویسیه و شیخ حسین برزنجی جی آواز هر لکرکوک دانیه دلدار جی بدست نویسه خود دفتر خود نویسیه
شیخ حسین برزنجی آواز بو ای رقیب دانیه. شیخ حسین برزنجی جی وک دلدار اندام هیوای بو. شیخ حسین برزنجی و برایوی شیخ معرف برزنجی د سال 1963 ده جعالی بعثیان وطن قیدام کرن. ای رقیب د دستپیکی ده وک سرودا حزبا هیوای بو. د سال 1940 ده د نوروزان ده دهات خواندن. ای رقیب یکم جار جعالی هنرمند شمال ساعی بو جمال بشیر د سال 1961 ده للاندنی لسر پلاکی هاتیه تومار کرن. ای رقیب د سال 1946 ده بوی سرودا فرمیا کمارا کردستانی لمهاباده. او ته گوتن کو یکم جارجی ده هفته برفانبارا 1945 ده لگل بلندکرین آلا کردستانی لمهاباده هاتیه خواندن. ای رقیب لباشور کردستان جی پشتی دامزراندن پارلمانتویا کردستانی د سال 1992 ده دبست سرودا فرمی. جعالی ریبری خسر روجوای کردستان جی ای رقیب وک سرودا نتویی هاتیه ناساندن. ای رقیب به همو زراوین کردی دناوا کردان دا بلاو بویه و همو کرد به وک سرودان اجتماعی دبینن. هر وها کمانجن و آوازدانر ناودار دلشاد سعید نوتاین ای رقیب جبو ارکسترای نویسینه و ای رقیب به شیوه سمفونیا ارکسترای جی تیجنین. دلدار شاعر د تمن 30 سالیه ده 12 مجدار 1948 لحولری جبر جحریبونا خوینه کوچا داویه دیکه. لحولری تیوه شارتن. سال 2005 گوراوی تیوه گوهستن بو کویه او لبر آرامگه که تایبت بو دلدار تی چه کرن. پیکره که دلدار جی لکویه لبر مزخانه آغاله هیا. پیش که دلدار جوی دنه کوچ بکه دیجیر جنک بناوی عدویه خواستوان. لی مخابن مرنه نهشت. عدویه خان جی پشتی دلدار هیچ نزوجی. د سال 2008 ده کوچا داوی کرد. دلدار توی تمنی خوی بچوک ج شاعر و نویسکارین دن این سردم خواهد جداتر بیرانین خوشی نویسینه. دلدار جبلی کردی زمان عربی، انگلیزی، فارسی و ترکی جی باش زانینه. هنک فرانسی جی زانیه. دلدار به کردی و عربی درباره جواک، ادبیات، زمان و آبوری ده چند برهمک هل براندنه. دداویه ده از دخوازم شعر دلدار آبناوی کردستان بوه بخوینم. دلدار او شعر د سال 1940 ده لبغدای نویسیه. هنرمند کرد ناودار جروجلات کردستان مظهری خالقی او شعر کریه ستران. من جسورانی ورگیراند بو کرمانجی. کردستان، کردستان خوش، نشتمان جوان، تو قبلگه ها منی بے گمان. چاوی من بشکوجا چیاین تیه، فیری سیرانا باخین تیه. دنگ شمشالا شوانین ته، صوتو صدایا جوانیا ته. قبقبا کوین چیاین ته، هر کینا آوا هورازین ته. وان همویان گوه من وکرن، هاوین هلبستا دل من گرتن. داره کم لوی خاکی هاتمه چاندن، بدلداریا ولاتی هاتمه آودان. بله کردستان، تا از خلقاندم جیان بته بخشیم. خوشیا جینه، خوشیا جینا تیه، ایشا جیانا من روژا شینا تیه. چمکی کردستان، کردستانا جوان، تو قبلگه ها دلی بے گمان. او در پودکست کردیه. بلا چاوی ولو به گوه وجی لما به. بمینن دناو خیر و خوشیان ده. پودکست کردی قصه دیگه. جی podcastkurdi.com و همون پلتفرمین پودکستان هم دکارن لما گهدار بکن.
سلاو ریز گهدارین ریزدار و دلدار اس احمد بروجی دوی خلکیت از دی بحثا کسی که بکم کما حمیان ناوی وی بهیستی و ام شعراوی بناوی ای رقیب باش دزانن ما بس نامن شاعر و پاریزر دلداره باورم وجی گلکان وکه من ندزانی او ده همان دمیده پاریزر جیبو دلدار ناسناوی ویه دناو خلق داوک دلدار شاعر دهات ناسین ناوی وی راستی یونس مل روفه Podcast Kurdi qise dike. Ji podcastkurdi.com û hemû platformên podcastan hûn dikarin li me guhdar bikin. دلدار سال 1918 ده لناوچه کویا هولێری هاتیە دنێ مەل ڕەوف یعنی باوێ دلدار فەرمانبەری نوفوسێ بوو ji ber karê fermî mala xwe dibin raniyeyê dildar li wir dest bi dibistana seretayî dike lê piştî demekê bawê wî jî kar tê dûrxistin mecbûr dibin dîsa we digerin koyeyê dildar li koyeyê dibistana seretayî temam dike û li hewlêrê jî dibistana nawendî dixwîne dildar her ji zarokatiyê hez ji şeirê dike şeirên Hecî Qadirê Koyîyên niştimanî jî dixwîne şeirên nalîyên evîndariyê jî dixwîne şeirên şairên wek Wefayî Bêkes û Pîremêrd dixwîne û ji bere dike piştî wan hewildanan êdî hez dike şeiran binivîse û belav bike dildarê şair yekem şeira xwe sala 1935 dinivîse wê şeirê li hewlêrê di kovara ronakî de belav dike sala 1936 bo yekem saliya kovara ronakî jî şeirekê dinivîse beşek ji wê şeirê wiha ye dildarê şair bo kovara ronakî ronakî navit çend delam xweş e alem besayet dilî pir xweş e wa tarî royî derkewt ronakî be ilm û fen û ruxsarî pakî şû'le bexşî kirt li kêw û bêstan zîndûy kirdewe ilmî Kurdistan bi hoy ronakî helstayên li xew bi rêman xist nehsî û şûmî şew mijde bê weten xakit ronak bû besayey şewqî lawit çalak bû Dildar piştî li hewlêrê dibistana nawendî diqedîne li Kerkûkê lîseyê dixwîne û di sala 1940 de ber bi Bexdayê ve diçe ku fakülteya hiqûqê bixwîne. Sala 1945 zanîngehê diqedîne û dibe parêzer. Dildar gawa li Bexdayê zanîngehê dixwîne ji ber çalakiyên siyasî bo demeke Kurd tê zîndanîkirin jî. Dildar kesekî çalak bû. Sekreterê Hezba Hîwa bû. Wek derfetek dizanim li wir behsa Hezba Hîwa jî bikim. Çimkî Hîwa weke dayîka partiyên Kurdistanê ye. Sala 1937 xwendekarên Kurd komeleya darker ava dikin. Dildar yek ji damezrênerên wê komeleyê ye. Komele mezin dibe biryar didin bibin partî. Hezba Hîwa di sala 1938 de tê damezrandin. Di sala 1944 de Hîwa hildiweşe û bi navên şoreş û rizgarî dibe du beş. Piştre bi giştî kadroyên şoreşê dikevin nava Partiya Komünîsta Iraqê û kadroyên rizgariyê jî dikevin nava Partiya Demokrata Kurdistanê ku hêj nû ava bibû. Hêjayê gotinê bêjim li gorî yek ji endamên Hezba Hîwa Mukerrem Talebanî navê Hîwa ji cemiyeta hêvî tê ku di sala 1912 de li Stenbolê hatibû avakirin. Serokê Hezba Hîwa Refîq Hilmî xwestiye wî navî dîsa zindî bike. Eger em verin ser mijara ka ey raqîb li ku û kengî hatiye nivîsîn. Li ser vê yekê zanyariyeke teqez nîne. Dîwana Dildar yekem car sala 1961 li Hewlêrê ji aliyê çapxaneya Kurdistanê hatiye çapkirin. Di vê dîwanê de cih û tarîxên gelek şiiran li ser hatiye nivîsîn. Lê li ser ey raqîb tenê Kerkûk hatiye nivîsîn, tarîx li ser nîne. Di bîranînên Dildar de jî behsa wê yekê nehatiye kirin. Ferhat Pîrbal di kitêba xwe bi navê Ala Kurdistanê de dibêje Dildar di nava salên 1930 de ey raqîb nivîsiye û ji bo ala li ser kovara hawarê nivîsiye. Ferhat Pîrbal tiştekî balkê jî dibêje Dildar endamê xwîbûnê bû. Li gorî hevtemenên Dildar ey raqîb di navbera salên 1937 û 1940 de hatiye nivîsî. Çimkî Dildar vê demê li Kerkûkê lîse dixwand. Awaza ey raqîb jî ji aliyê Şêx Husên Berzincî li Kerkûkê hatiye danîn. Emel Seedî Rauf ku biraziya Dildar e dibêje min ji bavê xwe bihîstiye Dildar li Kerkûkê di dema xwendinê de ey raqîb nivîsiye û Şêx Husên Berzincî jî awaz her li Kerkûkê daniye. Dildar jî bi destnivîsa xwe di deftera xwe de nivîsiye
شیخ حسین برزنجی آواز بو ای رقیب دانیه شیخ حسین برزنجی جی وک دلدار اندام هیوای بو شیخ حسین برزنجی و برای وی شیخ معرف برزنجی د سال 1963 ده جعالی بعثیان وتین قیدام کرن ای رقیب د دستپیکی ده وک سرودا حزبا هیوای بو د سال 1940 ده د نوروزان ده دهات خواندن ای رقیب یکم جعالی هنرمند شمال ساعی بو جمال بشیر د سال 1961 ده للاندنی لسر پلاکی هاتیه تومار کرن ای رقیب د سال 1946 ده بوی سرودا فرمیا کمارا کردستان لمهاباده او ته گوتن کو یکم جارجی د هفته برفانبارا 1945 ده لگل بلندکرین آلا کردستان لمهاباده هاتیه خواندن ای رقیب لباشور کردستان جی پشتی دامزراندن پارلمانتویا کردستان د سال 1992 ده دبست سرودا فرمی جعالی ریبری خسر روجوای کردستان جی ای رقیب وک سرودا نتوی هاتیه ناساندن ای رقیب به همو زراوین کردی دناوا کردان دا بلاو بویه و همو کرد به وک سرودان اجتماعی دبینن هر وها کمانجن و آوازدانر ناودار دلشاد سعید نوتاین ای رقیب جبو ارکسترای نویسینه و ای رقیب به شیوه سمفونیا ارکسترای جی تیجنین دلدار شاعر د تمن 30 سالیه ده 12 مجدار 1948 لهولری جبر جحریبونا خوینه کوچا داویه دیکه لهولری تیوه شارتن سالا 2005 گوراوی تیوه گوهستن بو کویه او لبر آرامگیه که تایبت بو دلدار تی چکرن پیکره کی دلدار جی لکویه لبر مزخانه آغاله هیا پیش کو دلدار جوی دنه کوچ بکه دجیر جنک بناوی عدویه خواستبان لی مخابن مرنه نهشت عدویه خان جی پشتی دلدار هیچ نزوجی د سالا 2008 ده کوچا داوی کر دلدار توی تمنی خوی بچوک ج شاعر و نویسکارین دن این سردما خوا جداتر بیرانین خوشی نویسینه دلدار جبلی کردی زمان عربی انگلیزی فارسی و ترکی جی باش زانینه هنک فرانسی جی زانیه دلدار به کردی و عربی درباره جواک ادبیات زمان و آبوری ده چند برهمک هل براندنه د داویه ده از دخوازم شعر دلدار آب ناوی کردستان بوه بخوینم دلدار او شعر د سال 1940 ده لبغدای نویسیه هنرمند کرد ناودار جروجلات کردستان مظهری خالقی او شعر کریه ستران من جسورانی ورگیراند بو کرمانجی کردستان کردستان خوش نشتمان جوان تو قبلگه ها منی بگمان چاوی من بشکوژا چیاین تیه فیری سیرانا باخین تیه دنگ شمشالا شوانین ته صوتو صدایا جوانیا ته قبقبا کوین چیاین ته هر کینا آوا هورازین ته وان همویان گوه من وکرن هاوین هلبستا دل من گرتن داره کم لوی خاکی هاتمه چاندن بدلداریا ولاتی هاتمه آودان بله کردستان تأس خلقاندم جیان بتبخشیم خوشیا جینه خوشیا جینا تیه ایشا جیانا من روژا شینا تیه چمکی کردستانا جوان تو قبلگه ها دلی بگمان او در پودکست کردیه بلا چاوی ولو به گوه وجی لما به بمینن دناو خیر و خوشیان ده Podcast Kurdi kısa dike. Ji podcastkurdi.com û hemû platformên podcastan hûn dikarin li me guhdar bikin. ای دڵداری نەمری ڕازگۆ ئەمڕۆ لە یادی بوونی تۆ لە کوردستانی سربەخۆ پەیمان دەدەین لە شاری کۆ هەتاکو سەر دەنەی وەک قوتابی پەیمانگای تەکنەلۆجی هەولێر خۆم بە خۆشحاڵ دەزانم لە 94 ساڵەمین ساڵڕۆژی لەدایک بوونی دڵداری شاعیر ئامادەم بەڕاستی خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڕۆژێکی ئاوا ئامادەم لە یادی لەدایک بوونی دڵداری شاعیر خۆمان بەسەر فراز دەزانین سەرەتای مەراسیمەکە بە سرودی نەتەوایەتی ئەیرەقیب دەستی پێکرد و دواتر چەندین وتار و پەخشان پێشکەش کران و تیایدا ڕۆڵی شاعیریان بەرز نرخاند تێپەڕبوونەوە 4 ساڵ بەسەر لەدایکبوونی شاعری شەڕجێری کورد دڵدارە دڵداری زیرەک و بەتوانە دڵداری دلسۆز بۆ گەر و نیشتمان ئەو دڵدارەکە هەر لە سەرەتای گەنجەوە شاعیرێکی بەتوانە و گەنجێکی لەخۆ بردو و نیشتمان پەروەر بوو دڵدارێکە بە تەمەنی گەنجی سەری نایەوە تێر عومر نەبوو
بەڵام زۆری بەژیان بەخشی ژیان قەرزاری دڵدارە. زۆر خۆشحاڵین کە بەشداری لە ساڵیادی شاعری مەزن دڵداری شاعری دەکەن کە شاعرێکی زۆر مەزن بوو. ئێمە وەکو بە نوێنەرایەتی پەیمانگای تەکنەلۆژی بەشداری ئەو نۆچارەمین ساڵیادی دڵداری شاعیرمان کرد. ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورزوبان نایڕمێنێ دانەی تۆپی زەمان بە بۆنەی ساڵیادی لەدایکبوونی شاعری بەرز و نەتەوایەتی کۆیە و هەموو کوردستان ئەو یادە پیرۆز دەکەین. دڵداری نەمر دڵداری شاعیر جگە لەلایەنی ئەدەبیەکەی جگە لەلایەنی ئەوەی کە ڕەوشەنبیریەکەی ڕێگای سیاسەتیشی گرتبۆ بەر ڕێگای تێکۆشان بۆ نەتەوەکەی چونکە ئەو دەیزانی نەتەوەکەی زۆر چەساوەیە لەبەرەوە تەماشا دەکەین دڵدار کە کۆمەڵەی دادکەران دادەمەزرێ لە کۆیە ئەو بچووکترین دامی ئەو کۆمەڵەی بووە و ئەو هەوڵ و تێکۆشانە و ئەو بیر و باوەڕەی لە مێشتیدا بوو بۆ داکۆچیکردن لە مافی کورد لە هەڵبەستەکانیشی ڕەنگ دەداتەوە. بۆیە ئێمە دڵدار بەرز دەنرخێنین دڵدار لەسەر چاو و سەرمان دادەنین. دڵداری خاوەن سرودی نەتەوایەتی ئەیرەقیب ناوی تەواوی یونس ڕەئوف کوڕی مەحموود ئەفەندی کوڕی مەلا سەعدیە لە ساڵی 1970 زاینی لە شاری کۆی ئەدەب و کوردایەتی هاتۆتە سەر شانۆی ژیان. دڵدار هەر لە تەمەنی منداڵیەوە بەهرەی نووسینی شعری تیا بوو و دەستی بە نووسینی شعر کردووە. لە ساڵی 1940 سرودی ئەیرەقیب و چەند هۆنراوەیەکی تری ناسک و جوانی داناوە. دڵدار چگە لە سرودی ئەیرەقیب کە هەموو پارچەکانی کوردستانی بەیەک بەستۆتەوە چەندان هۆنراوەی بەرز و پێزی تری نووسیوە و بۆیە نووسین لەسەر دڵدار و ژیان و هۆنراوەکانی زۆری پێویستە. ئەم شاعیرە لە ساڵی 1948 کۆچی دوایی کردووە و لە شاری کۆی زێدی با و باپیرانی و لە سەرگردی کەکۆن بە خاک
سەردەم دوای جەنگ و سەرەتای جەنگ با بڵین لە جەنگی دووەمە لەگەڵ کۆتایی جەنگی یەکەمی جیهانیا بووە ئەمە کاریگەری هەبوو لەسەر زۆربەی ڕۆشنبیر و ڕووناکبیرانی کورد بە تایبەتی دڵداریش خۆی وەکو وتمان هەستی نەتەواتێکە زۆر لای فراوان بووە گەشەیەکی وای پێکردو بەهۆی ڕۆشنبیرەکەیەوە ویستێتی شتێک بۆ نەتەوەی کورد دروستکە بە تایبەتی لە ڕووی هەستی نەتەواتیەوە. بەڵێ ڕقیبەکەی دڵدار تا ئێستا شەرماوەتەوە ئەمە لە ڕووی نەتەوایەتیەوە ئەو شعری دڵدار کە ڕنگدانەوەیکی باشی هەبووە ئەگەر بین باسی دڵدار بکەین لە ڕووی سیاسیەوە بە تایبەت لەو سەردەمەدا کە بارودۆخی سیاست جیاوازتر بووە وەک لە ئێستا بەڵێ بێگومان ناکرێت گەنجێکی وە لە کەشوهەوایەکی وادا سەردەمی ئازادی و بیری نوێخوازی و جۆرەشتانە بێ لایەنگیری شوێنێک یان ڕێکخرا و تاقمێک نەبێ دڵدار هەروەکووتمان لە سەردەمی مناڵیەوە ڕووی کردوتە سیاست لە کۆمەڵی هیواوە لە ڕێکخرای قوتابیەکانە کاری کردووە خۆی نزیک کردوەوە لە بەغا لە چەند دەستە و گروپێکی مافپەروەر بۆنەی ئەوەی کە خوێنکار و قوتابیەکی زانکۆ بووە بە تایبەتی لە باسی مافپەروەری و یاساناسیە ڕۆڵێکی گرنگیە بووە هەستی نەتەواتێکەشی لەوێ وای لێ کردووە کە ئەم شتانەیەکان گیرکە مەسەلەی سیاست و نیشتیمان پەروەری کە هەردووکیان لە کۆتاییە یەک تەوەری سەرەکیە گرێتەوە لای دڵدار لەبەر ئەمە لە ئەدەبە کەشە ئەدەبێکی نوێی هەبووە هەرچەند سەرەتا بە کلاسیک دەستی پێکردووە بەڵام ڕۆمانتیک لەگەڵ ڕیالیزمە زۆر کاریان لە دڵدار کردووە ئەو لەبەر ئەوە ئەدەبێکی نوێی هێناوەتەکایەوە. مامۆستا ئەگەر باز لەو شاعیرانی کۆم بکەین زۆربیان نەبینین لە پاڵ ناوەکەی خۆیانە نازناوێکیان بۆ خۆیان هەڵبژاردووە بۆ نمونە ڕەنگە ئێستا خەڵک تەنیا بزانێت ناوی دڵدارە بەڵام خۆی لە ئەساسا ناوی مەلایۆنس ڕەئوفە پێت وایە بۆچی لەو سەردەمەیە هەر شاعیرێک نازناوێکی بۆ خۆی دیاری کردووە بێگومان مەسەلەی نازناو لە کلاسیکەوە هاتووە وردە لە سەردەمی ئێستا کەم بۆتەوە بەڵام لە سەردەمی ڕۆمانسیەتە بە تایبەتی زۆر لە شاعیران ناوی خۆیان یا ئەوانەی لەوە ئەچێ زیاتر هەستە نەتەواتیکە و زمانی کوردی پاڵی پێوە نابن گەڕاو بە دوای ناوێکە یان نازناوێک لە کۆتایی شعرەکانی ئەوە خۆی هەڵبژێرێ کە جێگەی ئەو ناوە ڕەسەنەکەی ناوەکەی خۆی بگرێتەوە بێگومان دڵدار ناوی یونس ڕەئوفە ناوەکەی عەرەبی بپێ ئەو سەردەمە ئێستش ناوی عەرەبی زۆرە ئەو هەستن تەواوی و مەسلەی زمانی کوردی وای لێ کردو کە دڵدار هەڵبژێرێ دڵدار واتایەکی زۆر فراوانی ڕۆمانسی هەیە ئەو قۆناغی ڕۆمانسیت بووە جگەلەوە ئەو لە ناخی واتای دڵدارێکە تەنیا بۆ مەسلەی خۆشەویستی و نێوانی کچ و کوڕیش نییە خەڵک خۆشەویستی نیشتیمان خۆشەویستی گەلوونەتەوە ئەمانەش هەر کایەکن لە کایە خۆشەویستەکان و عاشق بەرامبەر میلەتونەتەوە بۆیە وشەی دڵداری هەڵبژاردووە کەواتە شعرەکانی دڵدار زیاتر کلاسیکین یاخۆ جۆرەکانی دیکەی شعرن هەردووکی تایە کلاسیک و ڕێبازی نوێشی بەکارێناوە بەڵام دڵدار بە کامیان ئەناسرێ زیاتر دڵدار ئێستا بە شاعرێکی نوێ لە سەردەمی کۆتایی ژیانیا شعرەکانی زۆربەی 2 ساڵ 3 ساڵێکی پێش مردنەکەی شعری نوێی زیاتر داناوە بەڵام سەرەتا وەکو قوتابی خوێندکارێکی نالیێژمێرێت بە قوتابێکی نالی پێڕەوی ڕێبازی کلاسیکی کردووە شعرە سەرەتایەکانی کلاسیکن تام و چێژێکی زۆری بەڵام کان کلاسیک ئەو دەریایانی هەڵبژاردووە شعری لەسەر هۆنیوەتەوە کە ئاسانن سوکن بۆ زمانی کوردی کێشی هەزەج و ڕەمەلی زۆر بەکارێناوە دوایی ڕووی کردوتە کێشی پەنجەی کوردی بەڵێ ئەگەر باز لە ئەیڕەقیبەکەی دڵدار بکەین بەڕێستان وەک مامۆستای کوردی لە زانکۆی سلەیمانی چۆن شیکاری بۆ ئەو سرودەیەکەی بەڵێ بێگومان ئەم سرودە
ماوەی چەند ساڵێکە قسە لەسەر تێکستەکە هەیە لە ناوڕۆکی بەڕێستان زیاتر مەبەستان ئەوەیە. ئێمە لێرە ئەبێ شتێک فەرامۆژ نەکەین یان لای لێ بکەینەوە بە تایبەتی مەسەلەی تێکست شعر دەقی شعری ئەمە کایەکی زۆر گرانە لێدوان لەسەری تۆ ناتوانانی خۆ بکەی بۆ شاعرەیە ئەو کەسی کە تێکسکەی نووسیوە. ئەم تێکسە لە بارودۆخەکان نووسراوە شاعرێک نووسیوێتی بێگومان خۆی بۆ ئامادە کردووە سەردەمێکی ویستووە بیر و خولیاکانی حەزەکەی ستایل و شێوازی لە زمان بەکارهێنانە لە تێڕوانینی بۆ نەتەوەکەی بۆ بارودۆخە ئەمانەی هەموو لێک داوەتەوە بڕوابێ دڵنیابە لەوەی کە ئاگاداری سرودەکانی جیهان بووە ئاگاداری مارسلیسی فەڕەنسی بووە ئاگاداری مارشەکانی ئەڵمانیا بووە لەو کادا لەو سەردەما هەوە بۆیە ئەمەی داناوە بە حەماس و جۆش و خرۆشێکەوە ئەم تێکستەش بێگومان ئێمە ئەبێ ئەوەڵ وەخیسەی تێکستکەین تێکست چییە؟ ئەمە یاسایەک نییە یان دەقێکی یاسایی نییە کە زۆر شت لێکاتەوە بڵێ ئەمە ڕاستە ئەمە هەڵەیەشتیوانێ لای شاعیر شتە نووسێت بە خەیاڵی خۆی خزمەتی نەتەوەکەیەکە ئەوێ مارشێک دروستکا بۆ کورد. ئێمە ئەبێت تعامل و هەڵسوکات بە پێی ئەو کاتە لەگەڵ دەقەکە بکەین. ئەچێتە چه قاڵبێکی جۆرەکانی شعرەوە ئەو شعرێکی لیریکە شعرێکی لیریکە سرودی نیشتیمانیە سرودێکی نیشتیمانی بەرزە دڵدار بێجگە لەمە چەند سرودێکی هەیە سرودی هەیە بۆ کوردستان باسی نیشتیمان زۆرەکە ئەنجا ئەم دەخە کە دایناوە ئەو زیاتر ڕووی لە نەتەوەکەی کردووە هەندێشتی بیر بووە لەوە گوێناتە ئەوانەی لەگەڵ ڕێزمە بۆ بیر و ڕای ئایدۆلۆجیەتانەی ئێستا کە هەندێک دێڕی بە حرام و حەڵاڵ و لە ڕووی ئاینیەوە لێکەیتەوە بڕات ئەگەر شیکاری بۆ وشەی ئەیڕەقیب بکەین کە هەندێک هەرواتێگەن لە سەرەتاوە ئەمە بۆ خۆی کفرە دڵنیا بە شتێکی وانە ئەو زیاتر دوژمن ئەو کەسەی بەرامبەر بەنەتەوەی کووردە و چەوسێنێتەوە باڵا دەستە ئەوەی لە یاد بووە وشەی ڕەقیب بەڵێ یەکێکە لە ناوەکانی خوا یەکێک لە ئەسما الحوسنا بەڵام شاعیر بۆی هەیە زۆر شت بەکاری نێ ئەمە دەقی شعریە وەڵوەخیر حەقینی بۆ هەرگیز دڵدار بیری لە مەسلەی کوفر و ئیلحاد و شتیوان نەکرد چونکە خۆی لە بنەماڵەیەکی ئاین پەروەر بووە جگەلەوە خۆشی چەند شعرێکی هەیە پارچە شعرێکی هەیە کە باز لە بوونی خواکات ئەمە شتێکی وانە کە بڵین دڵدار لە بیایە مەبەستی چییە کە ئاڵێ ڕووە کاتە دوژمنی کورد دوژمنەکان دیاری نین ئێمە دوژمنمان زۆر بۆ بە تایبەتی لەو کەسە ئەڵێ دڵخۆش مەبە بەڵام تۆ ئاماژەت بۆیە کە ڕقیبێکی کە لە ناوەکانی خۆیانی ئەڵێ بێگومان مثلەن بیکەین ئەی ڕقیب کەواتە ئاڕاستی دوژمنی ئەکا و هاوار بۆ خوا بێگومان لە ئەدەبی کلاسیکیشە بە تایبەتی و شعری لەسەر لە ئەدەبی کلاسیکیایە ئەم جۆرە شتانە چەند وشەیەک هەیە ناون لە ناو بێگومان ئەدەبی کلاسیکی بەشێکی گەورەشی لیریکە لە لیریکە چەند وشەیەک هەیە زارا و شەوە هەیە بەکارێنێ وە کوشتی دڵاریە بۆ تەسەوف بەکارێت بۆ خۆشەویستی خوا بەکارێت هەمووی عاشقیشە مەسەلەی ڕەقیب ئەو کەسەیە کە ئەکەوێتە نێوان دڵار و دڵبەرەکەوە دوو خۆشەویست یەکێک چاودێریانەکان نایەڵێ بیان بینێت یەکتری ببینن یا ئەبێ بە درشی مەموزین لیان ئەمە ڕەقیبە دڵداریش خۆی و نەتەوەکەی یان ئەو کەس کە بۆ بە باڵادەست و حکومڕانە بە ڕەقیبی داانێ بە کەسێکی ناحەز مامۆستا کە ئەڵێ دینمانە ئەینمان هەر کوردستان ڕەنگە ئەم دیێڕە ئەوە بێت کە زۆرترین ڕەخنەی لێگیرێت و زۆر کەس ئەبینین لە کاتەکانە ناشیڵێتەوە ئەو دیێڕە کە علاساس ئەمە کفرە تۆ لەسەر ئەمە ئاڵێکی من بێگومان ئەڵێم ئەمە لادانە لە هونەرێکی گەورە تێکستێک و شاکارێکی نەتەوەکەیە ئەتەوێ بیشێوێنی لادانە لەوە من بە زۆر ئاساییە هەڵسیتەوە لەبەر ئەم سرودە گەورەیە لەبەر ئەم تێکستە مەزنەکە هەر چوارپارچەکەی کوردستان و نەتەوەی کوردی یەخستووە بەڵام لە ڕووی بڕاپێنیە مەیلێ ئاساییە تێکستەکە چەند هەشت دێڕە زۆرە دێڕی ئەوەڵ و دێڕی دووەمی زۆر ئاساییە بووتێ بۆ هەر بۆ لەحنەوە بەڵام کە تۆکو مەسلەی ئاینەکە بە کوفرێزانی ئاسانی بەڵام پێویستە ڕێزی بگری پێویستە هەڵسیتەوە لە بەری چونکە لە پێشەوەی ئێمە موسڵمان بین ئێمە نەتەوەکەمان کوردە مرۆڤ لەو دایک و باوکەی کە سەر بە نەتەوەکەی لە دایکە بێت
بۆ لە پێشە بە ئیسلامی یا بە گاوری ببوورە بە مەسیحی بە کریست بە یەهود لە دایک نابێ مرۆڤ بەو نەتەوە بەو زمانە گۆشە بێ کە دایکی پەروەردەیەکە زمان بۆ پێوتێ زمانی دێڕە لەبیایە بە مەجاز بەکاریە نابێ بۆ نمونە هەندێک شاعیر هەیە مانگی چواردە بەیارەکەیش بێگومان ئەمە هونەری شعری تیا بەکارهاتووە لایەنە ڕەوانبێژەکانی تیا بەکارهاتووە هەرگیز ئێمە لای شاعیرە موسڵمانەکان زۆر شتی تەمانەیە کە خۆشەویستەکەیان یا وڵاتەکەیان بنە ڕێزێکی زۆر بەس لە ئاستە پیرۆزە ئاینەکان ئاباسیەکەن ئەمە لای شاعیرە بوو هەر لە کۆنەوە ئەم دیاردەیەکی وانە کە تەنیا بۆ دڵدار و بۆ عێراقی حرام بێ و شتێکی کفر بێ بێنە دەرەوە لە شیعرە دوای ئەوە زۆر جار شاعیر وەکووتمان ناوێک یا ئاوەڵ ناوێ شتێکی بەهێزە دۆزێتەوە بۆ ئەو بەستەی ئێوێ خولیایەکە لە مێشتیا دەری بڕێت مامۆستا ئەم کێشانەی لەم دوایانەیە لەسەر ئەو سرودە هەبوو ڕنگدانەوەیکی باشی هەبوو یعنی با بڵین توانی مەسەرەن خەڵک بێتە ناو خەڵکەوە باسی لێوە بکرێت ئێوە وەک مامۆستای بەشی کوردی ئەو ڕوونکردنەوەی کە ئێستا بەڕێستان بۆ منتانە توانی وتانە ئەو ڕوونکردنەوەیە بە شێوەیەکی باخود وەک بەیان نامێ بڵاو بکەنەوە چکە ئازانین ئێمە مناڵەکان هەر لە سەرەتاوە کە ئەچنە مەکتەبەوە لە یەکی سەرەتاییەوە ئەوان کە ڕیس ئەکرێن و لە ساحەی مەکتەبە ئەوە ئەڵێنەوە بەڵێ ئێمە با قسە لەسەر یەک شتی کە بکەین کاریگەری ئەو تێکستە ئەو شێعرە ئەو سرودە کە دڵداری هەمیشە زیندوو بەهشتی دایناوە بۆ منەتەوەی کورد کاریگەریکی وای هەیە بڕوات بێ لای نەتەوەی کورد لە مناڵیەوە لە گەورەوە لە وردیەوە تا درشتی وای لێ کردووە خۆی بەرگریە کات ئەمێنێتەوە ئەمە لایەک دووەم ئێمە شتی دەستە جەمعی و کۆر لە زانکۆکانان نییە هەوڵێکی وە بەیانێک دەرکەین من وا هەستەکەم ئەمە پێویستی بەشتی فەرمیە ئەمە پێویستی بە پەرلەمان و شتێکی دەستوری بۆ وڵاتەکە بیچەسپێنێ ئەمە پەرلەمانی کوردستان ئەتوانێت بیکە بە یاسایەک تەنانەت لادان لی لەوانەیە سزای هەبێت مامۆستا ئەتوانین بڵین عێراقیب هەموو مەرجەکانی سرودی نیشتیمانی تایە بێگومان تایەتی لە ڕووی تێکستەوە من یایەکی کە بە دڵم نەبێ ئاساییە تێکست نییە پراپڕ بە دڵی هەموو نەتەوەیەک بێ بەڵام ئەو چۆنێتی ئەو ڕیتمێکی ئاوازەکەی لەگەڵ درێژی و کورتی دەنگەکانە شێوازێکە کە تەنیا ئەو شاعرە خۆی توانێت داینێ و زانیوێتی چی ئەڵێ بە مەبەست ئەو شیعری وتووە لادان لە یەکێک لە بنەماکانی نەتەوایەتی ئەنجا ئێمە ئەومان بیر نەچێت لە هەموو وڵاتێ لە هەموو زمانێکە جاری وایە جۆناهان بە تێکست نییە لە یادم نییە بە باشی لە سرودی نەتەوەیەک تەنیا موزیکە هیچ تێکستی تیان نییە تێکستی ئەوەی ئەڵمانیا کە باشترین سێ وشێ دیموکراسیەت گەورەترین شتە ئێستا پێڕەویەکەن و ئێمە فێرەکەن لە تێکستەکەی ئەڵمانیا دیموکراسەتی تیانە باس لە ئازاتی و نەتەوە بۆ خۆشەویستی وڵاتی لێ وڵاتی باوک بەڵێ دکتۆر حەمە عەلی حەمە نووری ئەمە زۆر سپاس مامۆسایی بەشی کوردی لە زانکۆی سلێمانی زۆر سپاس دەکەین بەخێر بێ دووبارە بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەگەڕێمەوە لای هاوکارم هەوراس کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان بەڵێ ڕۆژانەوە بەکەر زۆر سپاس و سپاس بە میوانەکەش لە شاری سلێمانیەوە بەڵێ بەڕێزان ئاگادارتانەکەم و کامڕۆ کاژێر 11 دیکۆمنتاریەک لەسەر ژیانی شاعیر لە تۆڕی میدیایی ڕووداوەوە پێشکەشەکرێت پێگومان 11 پێشنیوەڕۆ بۆ ئاگاداربوون لە ڕەوشی شاری کۆبانی و هەروەها دردار بە ساڵان ببین ناوێ هاتیە ناسکردن دردار دە ساڵە 1970دا لە باژارێ کۆیەیە هاتیە دنێ دبستانە پێشین لە ڕانیایە دبستانە ناوین ژی لە باژارێ هەولێرێ دە ساڵە 1935دا قەداندیە پشتی خوێندنا ناوین ئەو دچە باژارێ بەغدایە لەوێر زانینگەها دادمەندیە دەقەدینە چەند ساڵان وەک پارێزەر کار دکە دوان ساڵاندا دەست پێ دکە دۆزا خزان و بەلەنگازان دپارێزە لە دژی نەحەقی و زۆردەستیان لە وەلێت و لە دەروای وەلێت دەنگێ خۆ بلند دکە ji aliyê din mijûliya wî ya li ser edebiyata cîhanê û rojhilata zêdetir dibe. Dîroka Yunan, Fransayê, Tirkiyeyê û edebiyata van welatan gelek bala wî dikişîne.
لشونه پارێزەریە ئەو وەک وارێ خەباتێ ji xwe re helbestvaniyê hilbijêre. Di helbestwaniya dildar de tema herî balkêş bêguman tema welatparêzî û janên mirovatiyê ne. Kurdistan bûye kakilê tema afrandinên wî, bi taybetî helbestên wî yên bi navê Eyreqî